ئەم دیمەنانە تازەترین دیمەری شاری مووسڵە کە نزیکەی ساڵێک و 7 مانگە بەدەست چەکدارانی داعشەوەیە. لە دیمەنەکاندا دەردەکەوێت جوڵەیەکی کەم لانی کەم لە دەوروبەری شار هەیە. دیمەنەکان کە بە کامێرەی ڕوودا و گیراون کەمێک دوورن، بەڵام دەری دەخەن داعش بەرەو قوڵایی شار کشاوەتەوە. ئێستا باسوخواسی شەڕی مووسڵ لە هەموو کات گەرمترە. پێشمەرگەش چەکەکەی بۆ ئەو شەڕە ئامادەیە. فەرماندەیەکی پێشمەرگە کە سوپاکەی چەند کیلۆمەترێک لە مووسڵەوە دوورە دەڵێت ئەو شەڕە ئەوەندە زەحمەتیش نییە. مووسڵ منطقەیەکی زۆر فراوانە، زەی بەناودارێ، چەم و دارستان و شتی زۆر تێدایە. ئەوانیش زیاتر پارتیزانی ئەوە دەکەن ئەگەنا پێم وایە زۆر ئەگەر سونەکان جەیش ئەوەی عراق بێتن هەشتی شعبی نێتن و سونەکان خۆیان بن ئەمریکا و هاوپەیمانان و هەرێمی کوردستان ڕێککەون لەگە سونەکان پێم وایە شەڕەچەوەندا سەخت نابێت. داعش ئەو شار و شارۆچکانشی چۆڵ کردووە کە دەکەوێتە نزیک مووسڵ. ئێرە ناحیەی بەرتلەیە کە ناحەیەکی گەورە و نزیکی مووسڵە، بەڵام بە تەواوی چۆڵ دیارە. چاوەڕێ دەکرێت شەڕی مووسڵ 6,000 کەسی بووێت کە 25 بۆ 30,000یان بە فعلی بەشدار دەبن لە شەڕەکەدا. شەڕی مووسڵ لە چەند میحوەرێکی سەرەکیەوە دەبێت: میحوەری گوێر، چیای زەرتک، ناوەران، تەلعفەر، شنگال و میحوەری بەغداد مووسڵ. بەرپرسێکی وەزارەتی پێشمەرگە دەڵێت کورد بەشداری ئەو شەڕە دەبێت، بەڵام تا ئێستا جۆر و ژماری بەشداریەکە یەکلان نەبووتەوە. گوێرەی ئیتیفاقێکە لە مابینی هاوپەیمانەتی نێودەوڵەتی و حکوومەتی فیدراڵی و حکوومەتی هەرێم هەیە و لە ناویشانە با بڵێن وەزارەتی دیفاعی عێراقی و وەزارەتی پێشمەرگە بە جۆری پلانێکی گونجاو کە ئەو سێلایەنە فەرمیە لەسەری پێکهاتوون بەشداری کورد و بەشداری هێزی پێشمەرگە دیارەکرێکە لە ئێستاە بەڕاستەکەی معلوم نییە جۆر و جۆرێتی و چەندێتی هێزی پێشمەرگی کوردستان لە ئۆپەراسیۆنە. ئێستا ژوورێکی ئۆپەراسیۆنی هاوبەش لە نێوان هاوپەیمانی نێودەوڵەتی و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دروست بووە. کاری ئەو ژوورە دانانی دوایین پلانی کۆنتڕۆڵکردنەوەی شارەکەیە بە جۆرێک بە ماوەیەکی کەم و بە زیانێکی کەم شەڕەکە تەواو بێت بۆ ئەوەی خەڵکی شارەکە ژاوکار بێت. تا ئێستا چەند جارێک سوپای عێراق بەیان نامەی بۆ خەڵکی شارەکە فڕێداوەتە خوارەوە و داوای هاوکاری لێکردوون. مووسڵ کە ئێستا لە پشتەوەی منە یەکێکە لە کۆڵەکە گرنگەکانی داعش. شەڕی مووسڵ کە ئێستا هەمووان باسی دەکەن شەڕێکی گەورە و یەکلاکەرەوە بێ، چونکە بە کۆنتڕۆڵکردنەوەی سەرەتایی کۆتایی داعش دەست پێکات. سەنگەر عەبدوڕەحمان ڕوودا و سەر چیای زەرتک